بەڵێ بنرە 964 دوای هەشت کاتژمێر و نیو لە گرتنی ڕێگای هەولێر مووسڵ خۆپیشاندەرانی قەزای خەبات ڕێگاکەیان کردەوە. هەروەکو لە دیمەنەکان دەیبینن لە ئێستادا بار هەڵگرەکان ینی هەموو هاتوچۆ دەکەن و دەیانەوێ لەو بەرەوە بپەڕنەوە بۆ ئەم بەرکە لەسەر بردی کۆن خۆپیشاندانیان دەست پێ کرد و چەند تایە ژمارە تایەکی زۆریان سووتاند بوو وەک خۆیان باسییان دەکرد لەبەر ئەوە بوو کە کێشەی کەمی کارەبا و ئاویان هەبوو. بەڵام لە ئێستادا هەروەکو دەبێن کۆتاییان بە خۆپیشاندانەکەیان هێناوە و ڕێگاکەیان کردوتەوە. من لە چەند کەسێکی خۆپیشاندەرەکانمەوە پرسیانی کە بەردەوام دەبن گوتی ئەم شەو ینی خۆپیشاندانەکە ڕادەگرین و بەیانی ئەگەر بەیانی چارەسەر نەکرێتن ئەوە بە دڵنیاییەوە دووبارە دێنەوە سەر شەقامەکان. یانە قسەکەیوان ئەوە بوو کە تا بەیانی دوو بەیانی مۆڵەت دراوە بەڵام ئەگەر ئەو کێشانیان بۆ چارەسەر نەکرێت ئەوە دووبارە دێنەوە سەر شەقامەکان و دووبارە شەقامی نێوان هەولێر مووسڵ دەگرنەوە لە قەزای خەبات. دانیشتوانی دەگوند بوون کێشەی کەمی ئاو کارەبایان هەبوو. هەروەکو لە دیمەنەکان دەیبینن لە ئێستادا ئەوان بار هەڵگرەکان و تانکەرەکان ینی لەو شوێنێک کە وەستا بوون بۆ ماوەی 8 کاتژمێر لە ئێستادا شوێنەکە بەجێ دێڵن و دەڕۆن